بینەرانی هێژا خۆشەویستم سڵاوتان لێبێت ئومێد دەکەم تەندروست باش بن و حاڵی تاک بە تاکتان باش بێت. من سایش محەممەدی ئەمڕۆ لەگەڵی کێتر لە خاتونە سەرکەوتوەکان کە دیزاینەری جلوبەرگە لە هەمان کاتا مامۆستای زانکۆیە و یەکەم خاتونە کە توانیوێتی لە کوردستانی ئێرانە جلی بووکێنی دیزاین بکە. ئەمڕۆ گفتوگۆیەکی تێروتەسەری کە ئامادەیە لەگەڵ خاتوفەری ماه محەممەدی هەتا کوونێ کۆتایی بەرنامێ ئەمڕۆشم هەر لەگەڵ ئێمەیە بێنەوە تاوەکو بزانم بەرنامەی ئەمڕۆمان چی لە هەکبەیە. بینەرانی عزیز و خۆشەویستم ئەمڕۆژ چاپێکەوتن و گفتوگۆیەکی کار لەگەڵی کێتر لە خاتونە سەرکەوتووەکان کە دیزاینەری جلوبەرگە ئامادەی تاوکو پێشکەشتانی بکەم. هەتا کوونێ کۆتایی بەرنامەی ئەمڕۆژ هەر لەگەڵ ئێمەیە بمێنەوە. خاتونگیان سڵاوە لێبێت. ساڵێزەکەم وەختان بەخێر بێت. زۆر سپاس. تەندروستی حاڵتان باشە؟ سپاس تەشەکر. هەر باش بن. سەرەتا بۆ دەستپێکی بەرنامە ڕێزوسڵاکی خۆتان بۆ بینەرەکانمان بایۆگرافیەکی بچووک لە ژیانی تایبەتیت بۆ حرفێکە حالیان مەشغوڵ بە فعالیەتی تێدایە بۆمان باس بکە. سامەرزەکەم لە خەمەت بینەرە عزیزە ئومیدوارم کە حاڵیان خاص بێ. من فەریما محەممەدی متولدی 64 و دانیشتووی سنە و لە زمینەیە طراحیە لەباس یا ساناتێ پوشاکە فعالیەتەکەم. زۆر چاکە. خاتوفەریمان بزانم کە چۆناهی بڕوت هێنا بە بواری دیزاینی جلوبەرگ شتێک بووکە لە زانکۆ تەواو بووی دوای کە دەرچووی زانکۆ بووی دەستت پێکرد بە فعالیت و چالاکیەکانت یان هەروەکە زانی دیزاینی جلوبەرگ شەژێتە قاڵی بوو هونەرێەوە هونەرێکەوە هونەرێک بوو کە حەزت پێکرد و دەورەهایەکردی ئاموزشی دی اینجا دەستت پێکرد. نا من ڕشتێ تەحسیڵیم هەر لە هونەرستان و ڕشتێ تەڕاحی دووخت بوو دوایەوە کە چوومە دانشگاه یا زانکۆوە ئەدامەمدا و بعد فاروق تەحسیڵی لەم زەمینە فعالیەتم کرد. باشە ئەمێ زیاتر لەم بەشە سەبارەت بە دەستپێک و ستارتی کارەکەت قسەمان هەبێت هەروەکە ئەزانین زۆرینەی بەرنامەکان تریشم کە بە چاو هاتە ئەو ستارتە قەریە و دەستپێکە قەریە بێتە هۆکاری ئەوەی کە داهاتووی گەشتریش بە خۆ دروستکەی لەو بوارێکە حەزت لێتی. بزانم ستارتی کاری تۆ دەستپێکی کاری تۆ دوای کە زانکۆ تەواو کرد فعالیەتەکانت لە زمینەی ئەم دیزاین جلوبەرگا چۆناهی دەستی پێکرد. ئەمە دوای فاروق تەحسیڵ بوومان تەکلیفێکمان بۆ فکرمان کرد کە بە چۆن کارەگەڕان کەیسە چ کارێ بکەین چە بکەین و خۆ بۆ نەتیجەکەین کە وەختی ئەمە تەخەسوسمان لە سەناتی پوشاکە و لەم زمینە ئاکادمیمان دیگە بۆ چنین هەر لە زمینەی کارێکی تەحسیڵێکی خۆمانە مەشغوڵ بە کار بکەین و هەرەوە بوو کە مێزۆنێکمان دانیا و شڕۆمان بە فعالیت کرد و هەمزەمان لە کنارەوە من لە دانشگاه و ئاموزشگاگەل ئازادیشە تەدریسم بوو. زۆر باش. من بزانم کە چۆنایی بۆم فکرێلاتان دروست بوو کە کارەکەت لەنێو کارگایەکە ئەنجامی چونکە معمولە زۆرینەی کە دوایەوە کە زانکۆ تەواوەکەن بنە دەرچووی ڕشتێک لە زانکۆ ئەچن بۆ تۆلیدیە بۆ کارگای یان بۆ کۆمپانیایەک زیاتری حەز دەکەن کار بکەن لە بواری دیزاینی جلوبەرگەکانیان و چۆنایی بم فکرێلات دروست بوو کە لەگەڵ هاوڕەکاندا کارگایەک بۆ خۆتاندا بنێن. خب ئەمە وەختی خۆمان یانە جۆرە کە تەخەسوسی یا علمی لەم زمینە فعالیتمان بوو شاید دیدگاهێک متفاوترمان بوو لە نسبەت بۆ کەسگەلەکە خۆیان کارەکەن و ئێمە بچین بۆوان کارکەنەوە توانایمانە لە خۆمانە دی کە خۆ ئێمە تانین خۆمان شڕۆ کنەندەی کار خۆمان بین و بە دیدگاه و نەزەر خۆمان و تماشای کارەکەمان بکەین و ئێرائەی بازاڕی بین. بزانم کە کارەکەتان لەگەڵ هاوڕێکانی هەمووتان وەکو دیزاینەری جلوبەرگ لێ مەشغوڵ بە ئیش بوون یانە کامێکتان و بەشێک لە کارەکانتان ئەنجامەیە؟ نا من و خەمشە سەواری کە ڕفێقم بۆ یەکە کارمانە کرد تقریبا لەسەر هەر مۆدلێک یا تەرحێکە کارمانە کرد بە هاوفکریەک و یانە جۆرێک لەو لە حازمە فرە مەچبوون بە یەکۆ و فرەمانتانی هاوفکریمان بێ بەیەکەوە دوای ئەوە کارەکانمان تەقسیمە کریسە کاممان کام قسمەت لە کارەکەمان بەوەدە بگریسە مۆدل سازی بوو بەحسێ بۆڕشی بوو بەحسێ دووختی بووە کەسکە لێبوون کە لێنا کۆمەکیانە کرد بازم. باشە ئەمێ سەبارەت بە حرفەکەتان زیاتر قسەمانە بێکە کاری ئێوەکو دیزاینەری جلوبەرگ تەنیا کێشانەوەی تەرحێکە و ئەوەی کە کارەکە بلن بە کەسێکی تر ئۆلگووەکەی و سەر هەڵبژاردننی پارچەکەی ینی کاری بەرگدوریەکەشی خۆتان ئەنجامین یا تەنیا کاری و دیزاینی جلوبەرگ و ئەو تەرحەی کە پیادەی بکەن. خب
لەم زمینە متەسفانە دیدگایەکە نسبت بە سەنعەتی پوشاکەسیە ڕاح لەباسیە دیزاینەرێ وەسەکە ئەو دیدگایست کە تەرحێلەوە مابەقی کارەکە وێڵەکەوە لە خۆبدانە تەڕاح لەباس بە لازمە یانە واقعان لازمەی کاریەکە لە کل کارەکە خۆی خبرە بێت بزانێت ئایا ئەمۆد لە تەڕاحیە کات قابلە بۆ ڕەش هەست قابلە دووخت هەست ئایا بەم جنسیەتە ئەخوات وە کولێوانە یەکدانە تەڕاح ئەشێ ئەگەر قەرار بێ مۆدلێک کە بێتە ناو تیراژێبان ئەشە حتمما ئەو مۆدلە خۆی نمونونەکەی بدونێت لە جنسیەتە پارچەکە خەبەری بێەوە تەڕاحێکی ئەنجام بە ئەوە نییە کە بێتم تەخەسوسی فقط من تەرحەکەی کێشمە بابقیکی نام بابقی کارەکانیشیمان بۆ نمونونەکە ئەنجامەدا دوایەوە گەر کەسگەلی تر بوون پرسنەلگەلی ترمان کە بوو ئەمانوت پێیان کە بە چ سوورەتێ ڕەواڵ کارەکە ئەدامە بن. بزانم وەکو کەسێکی ئێستا تۆ بە شێوازێکی حرفەی لەم کاری خۆتا ئیشەکەی کەسێکی لێزانی چ مەهارەت هەیە بۆی کە کەسێک ببێت بە تەڕاحێکی حرفەی لازمە واقعا چگەلێک کەشی ئامۆزش بێن ئیسە بۆخشە من گلەیەک بکەم بابەتەوە کە فرە کەسگەل کەتێم بۆ تەڕاحی لەباس وە ئەوڵین دیدگایانەوەسەکە من تا گەرەکمە تەڕاح لەباس بمەوە لە نهایەتە گەرەکمە مۆدل تەڕاحیکە مەتەن بۆ بەر بەحسە فیگورەکان فێرەوەن و لەباسێکەکە نەبەریان وەلێ بە نەزار منەوە کارێک فرە مقەدەماتی و ابتداییە کە دانێ دیزاینەر یا تەڕاح لەباسە شێ بزانێت لە کناریاشێ مۆدل سازی یا ئولگو سازی بزانێ بۆڕش بزانێ دووخت بزانێ ئوتوکاری بزانێ گۆڵدوزی بزانێ جنسیەت شناسی وە بافتی پارچەوە لە نەساجی سەر دەربێرە و ئەتڵعاتی بێ لەم زەمینە حتاگەر بەشێ لە کارەکە بەهودە بگرێت بە فەرز فقط تەڕاحیەکە لە بەهوداگرێت وەلێ بازم لازمە لەسەرم چتکە لە ئامۆزشیری و ئاگاهی بێەوە نسبت بۆ چتە تەخەسوسی بێ حتا لەسەر ئەکسسۆریەکانی و تەزییناتێ لە باس کە ئەنجامە دەرگێت نسبت بەوانیشە لازمە کە دۆرەکەی دیوێت و حتا بە جنسیەتەکان شناختێک کامەڵی بێ بعد بێتە سەرەوە کە تەرحێلێ با کە ئایا ئەم تەرح منە قابلە ئێرا هەست بەم جنسیەت پارچەخوا ئایا ئەم نەقشە کە من داێنم ئەم چاپە کە من لەسرم لە باسەنجامیان بەم با پارچە ئەخوات بۆ بەخاترۆژم حتا بافتێ چاپێ پارچێش بازم جزئێ لەم کارەسەوە لازمە لەسەرمانە ئاگاییمان بێت حتا ڕەنگەکان بشناسین تەرکیب ڕەنگەکان بشناسین و لەسەر ڕەنگشناسیش ئەمچان ئاگاییمان بێت باشیانی ها کە کاتێک کەسێکە دیزایانی جلوبەرگێک ئەکاوە تەرحەکەی ئەکێشێتەوە ترەوەی کە نوعی پارچەکەشی ئەبێ هەم کاتێککە تەرحەکە ئیراعا بڵێ کە ئەم تەرحێ من لەسەر ئەم ئەو پارچە بێ حتمما ئەنجام بدرێ ئەش ئستاندار سازی بۆ بکات ئایا من ئەم تەرحەمە کێشاگە جنسیەتەکەی چەست ڕەنگەکەی چەست بۆڕشەکانی هاالە کوێنە و فرە جزئیات گەلێ تر نۆ تەزییناتەکەی ئەشێ چۆن بێت قەدەکەی چوە ئەیژم لەسەر ئستاندار سازی کە من تەخەسوسی ترەوێت ئەویسە من لێرە جێگەی نییە کە قسەکەم واقعان دۆری ئستاندار سازیەکەیشی گوزاراندوێت و بزانێت باشە تۆ خۆت تەواوی ئەم جەورانە گوزەراندووە لە هەموو لێزانی باشە دەورەهایەکی جیای هەیە بێچکە لە زانکۆ یا تۆمانێ و لە زانکۆ نا من لە زانکۆ فرەچتگەر فێر بووم وەلێ دوای ئەوە لازم بوو ئەوڵن سەنعەتی پوشاک چۆن نەرمەفزارێک لازمە هەر ڕۆژ خۆت ئابدەیتکەیتەوە دوایەوە سری دۆرەگەل تری شرکەتم کرد دۆرەگەلی ئازاد شرکەتم کرد لە جێگەلی مختلفە و لە سری وەرکشاپگە لە بازم شرکەتم کرد و سادیم کرد ئاگاییەکانم بە ڕۆژەوە کەم وەسری ئاگایی گەل جدیش بەدەست بێنم و لازمە لەم سەنعەتە هەر ڕۆژە خۆت ئابدەیتەوەکەیتەوە گەرنە جێگامێنم باشە
ئەوەیە کە من پرسیارێکم کردوتم چ مەهارەتایەک پێویستەکە یەک دانە تەڕاح بیزانێ ئەوەی کە وەڵامەدام وتت زانیاری هەبێت لەسەر هەموو بەش و مەرحەلەکانی تەڕاحی لباس تەنیا زانیاریەکی کە هەبێت لەسەری تەواویەتی یعنی یەکێ لە مەهارەتەکان کە تۆ ئەکات بە تەڕاحێکی حرفەیی فقط زانین لەسەرەوەیە کە بزانی تەرحەکەت شتێک بە تەواوی مەراحل ستانداردەکانی ئەتوانێت پێش بەڕوات و بگا بە مەرحەلەی ئێراء کێشەنە ئەوەی کە من پرسیارێکم لێت ئەنگروتم چ مەهارەت هایەک لێکدانە تەڕاحە پێویستە ببێت تا بۆ ئەو کەسەک و تەڕاحێکی حرفەیی ناوی لێ ببن وێت کە ئاشنایی ببێت لەسەرەوەی کە تەرحەکەی ئەکسسۆریەکان نوعی پارچەکەی ستانداردەکان بزانێت تەنیا زانیاری وەرگتن وەوەی کە ئاگادار بێت لە سەرم شتانە ئەتوانێت کەسێ بکات بە تەڕاحێکی حرفەیی خۆ بۆ ئەوە کە ئەو چچکە لە بزانن لازمە کە عمەڵەن کارەکان ئەنجام بن وەختێ زانیان خۆ ئیتر هەڵەگەڕێتەوە بە تەمرین و مەهارەت منێژم لە کاری هۆنەریە هەر کاری هۆنەری شایە 30% و ئاگایی گەلەسە کەیمەگرین لە تاریخ مۆدەڕسەکەمان و ئوستادەکەمان و یا هەر کەسێتر 30%وەسە ما بەقیەکەی ئەمەنتە سەر تەمرین و مەهارەتی کە ئێمە یعنی 70% ئەو تەمرینەسەوە و مەهارەتەکە لە ئێمە لە توول دۆرەی کارەکەمانە بەدەستێرینەوە یا تەلاشی بۆ ئەەکەین باشە ئەوەی کە باست پێکردوتت من سەرەتای دەستپێکی کارێکەمەوە بە دیزایانی جلوبەرگی بوکێنی بوو لە ناو کارگاکەمە چەند ساڵ دوایە مە هەر لەسەر دیزاین جلوبەرگی بوکێنی بەردەوام بووی هەتاکو نتوانیت ناوی تۆ وەکو خاتونێکە وەکو یەکەمین کەس بووی لە نێو ئوستانی کوردستان لە وڵاتی ئێرانە ناوی تۆ وەکو خاتونێک دەربچێت کە یەکەم خاتون دیزاین جلوبەرگی بوکێنیت بنێوی خۆتەوە دوا بڵێن کە سەبتت کردووە خب من شتێکە لەم زمینە بێژم لە خەمەتانە ئەوەسە کە وەک کاری هۆنەری وەک نەقاشی ئەمەژین ئەگەر گەرەکمان بەستری کەمە تەخەسوسی قسەکە مەسەڵ ئەمە لەسەر ڕەنگان ساکەنجن ڕەنگەلێکمانەس ڕۆحی ڕەنگەلێکمانەس جسمی خۆ لەسەر بافتە پارچەش منەم دیدگا هەماس پارچەگەلێک کەس ڕۆحی پارچەگەلە یانە پارچەگەلێکمانەس زەخیم وە پارچەگەلی لەتیف من دیم خۆشتام تەک پارچەگەلێک لەتیف و ناسک و حەریر و تۆڕ ئەمانە خاستر ئەرتبات بەرقایەکەم هەم من هەم ڕۆحیاتە ڕەفەقەکەم هەمچین شتێک بوو و دیمان ئەلاوە بەر ئەو ڕۆحیاتەمانە و ئەلاقەمانە ئەمە وێنین لە سنە یاوسانە کورسانە من نیسمان کەسێک تۆلیداتە لە باس عروس ئەنجام بە لە ساڵی 91 ئێمە دەستمان پێکرد دیمە مثلا هەر کەسی خەریدێکە کار لازمە بچێت تاران حتا ئەگەر تعمیرات یا ڕیدیزاینێ لە باسی عروسێ بێ ئەشی بەرگەشی بەنەوە بە تاران وان ئیسلاحی کەن و بینێرن ئێمە هاتین لەسەر ئەمە بیشتر کارمان کرد مەهارەتەکانمان برەسەرەوە دۆرەگەلی شرکەتمان کرد کە خۆمان مەهارەتێک کافیمان بێت بعد شڕۆ بەکارمان کرد و باتۆج بە ئەحساس نیاز و عەلاقەیەک بوو کە لەم زەمینە بمان شڕۆمان کرد. خاتو فەریمامێ سەبارەت بۆ قسەیەکت کرد لە مۆجی ریدیزاین جلوبەرگەکانەوە سەرەتا بەرنامە ئاماژەت پێەیە مزیاتر قسەمان لەسەریە بێ چۆن ناهیە مەبەستە چیانی کا و جلوبەرگانێکێتە بەکاری نایندیسان تەڕاحی نوێ لەسەر ئەنجامێنەوە بەڵێ چەند لە باسکەلێک کەس کە خۆ کۆن بووگەن بە دەرد ناخوان یا لە مۆت خارج بووگەن یا علاقێکمان نێوەک ئەوە کاریتی بکێنە بەرمان ئێمە بین تەغیراتێ لەسەری بینوە کارێکێن بۆ لەباسە باتەوە جوبە مۆدێک کە ئیسە هەستوە یا بە حەزێکە هەستمان تەغیری بینەوە جۆرە بێت کە قابلە ئیستفادە بێت و ئەمە وارد چرخێ مەسرەفی کەینەوە کە دێرتر بچێتە ناو محیط زیست و بێت باعثە ئالودگی بۆ محیطە زیست. باشە ئەمە بزانم کە هەموو جۆر جلوبەرگی ریدیزاینی بۆ کە تۆ یا جلوبەرگێکی تایبەتە بەسمەکە جلوبەرگی بوکێنیش یان کوردی هەموو یان هەست جلوبەرگەکان ریدیزاین هیچ مەحدودێک یەکێکمان نییە بۆ کە بشین ئەم لە باسە قابلیتەوە نییە کات تەغییر نەکاتەوە هەر لە باسی ئەو ئەمکانەیە هەچە لە باسی بوو بێت
مانتو شێروال بێت لە باسی کوردی بێت و یا هەر شتێک و حتا ئێمەتان لە تیکە پارچەگەلێک کە هەست بازم بیتی ناو کارگەلێک و بە جۆرێتتر وارد چرخی مەصرفیکەینەوە وایە ئەمە سەبارەت بۆی کە وەکو سەلیقەی خۆت وەکو علاقەی خۆت سەبکی شخصی تۆ بۆ تەڕاحی لیباس چ جۆرە سەبک و ستایلێکە حەزت لێیەتی؟ من بیشتر بە کارگەل دەست نازانم ئەگەر دروست متۆجه منزورتان بۆ بکەم ئەمەسە بیشتر حەزم لە کارگەلی دەسا کارگەلێکە هۆنەری تیابێت خەلاقیەتی تیابێت و سەبکێک وە نازانم سەر دروست متۆجه منزورتان بوو گمیانە جوواکەتانتان گریانە ئەمە بسمێکە بۆ نمونە هەنێ سەبکی تایبەتەیە هەنێک کەسێ لە تەرحەکانی یادێ سەبک و تەرحە سونەتیەکان بەکارێنێ هەنێک کەس دێ مۆدەر هەنێک کەس ناچێت دێ تێکەڵاوی دوو سەبک لە تەرحەکانی ئەنجامیە لەمڕۆ ئەمەوەی کە بڵاین پرسیارەکە ئەمە بیشتر لە ناو کارەکان ئەمسەم حەز بەوە کەم کارگەلی گوڵدوزی کە لەسەر کارەکان بێ مەخسەن گوڵدوزی بە دەست ئیسێمە گوڵدوزی ماشینمانە سۆ دەستی هەستەیە سوزەندوسی هین مەناتقێک کوردەواری کە سوزەندوزیمە کوردیمان هەست هینەکان بەلوچمان هەست بعد تورکەمەنەکانمان هەست و مەناتقی مختلف وە کاردەست ژنگەلێکە کە مستەقلن و خۆسەرپەرستن کاریەکان بیشتر حەز بۆ کارگەلاکەم و هەم علاقی شخصی مەس بێ هەم وە بەحسێک مانەیەکیشێگە لە نزرا بگرین توێ ئێرقی خاسم هەست بەوانە باشە حالین کارەکانتان لە چ شێوازێکە پێشەبن لە نێو کارگایەکە یان خۆ تەولیدیەکتان ئەگەر هەبێ بە خۆتان کار بکەن یا کارەکان لەنەو ماڵەیەکە ئەنجامی من کە تا چەند ساڵ پێش تا قبل از ئزدواجم چۆن هەم زەمان من و خامشە سواری کە بەیەک کۆبووین تا قبل از ئزدواجمان ئەو بوو کە کارگامان بوو مەزۆنمان بوو وەلی دوایەوە کە هەم زەمان ئزدواجمان بە فاصلەی فرەکۆتا بوو ئەوان لە کورسان چوون چۆن بۆ تاران ئەو بۆ باسەوە کە ئیتر ئێمە کەسێک کە بتانە مەسە من خۆم خۆ گەرێکم و قسم بوو بازم هەرۆ مەزۆنەمە بێڵم ئەدامەی بەمە لە کەسێک کە واقعاً هاوفکرم بێ هاوسەلقم بێ و جۆرتەکان شەسوواریە مەچبوون بەوێکەوە مەچبین نۆ کەتێکمە هاوڕێ بن بێکۆ کارکەین و شەرایەتەکەم بیشتر یعنی وەختەکانم دانیا بۆ تەدریس و لە کارە دیزاین و ئەمانە کەم فاصلەم گرت ولی خۆ ئیسە بازم بە سوورەت سفارشکە لە شخصی هەمچنان کارەکەم یعنی کاری هاوبەشیتان پێکۆ لەگەڵ خانوو شەسەواری نییە بەتاوتێ کامێکتان بۆ خاطر شرایەتێک کە فاصلە کەس لە بینمانە متەسفانە نانیسمە باشە ئەمە بزانم کە ئەو کاتی کە سفارشەکان بۆ دەرەوەی وڵات کە ئەدوت بێژگەل لە شارەکانی خۆمان لە وڵاتەکانی کەش سفارشم وەرەگرت زیاتری سفارشەکان کە وەرتەگر بۆ سەر چ جۆرجل و بەرگێ بوو تاتۆ دیزاینی بکەی بۆیان لەباسی بوو لیباسی باشە سەبارەت بە نمایشگاکان ئێمەت بڵم کە نمایشگاکان کە ئەو پێشانگانی کە بەشداریت کردبوو لە نێو پێشانگاکان چ جۆرجل و بەرگێکی خۆتت بە نمایشداانە هەتاکوونە خەڵک زیاتر بە نوعی جلەکانی ئێوە بە نوعی دیزاینەکانی ئێوە ئاشنا بێت ئەمان تۆ بوو تەنیامان تۆ لە هیجری بووکێن و شتەکەی چکارتان چۆن متەسفان بەخاطر مەحدودیتی کە هەسمان ئێمە ئەسان ئەجازەوەمانە نەبوو کە مۆجۆزێ بگرین کە لە باسە بووک نیشان بین تتکە لە کام شارەکان و بەشداریت کرد بۆ پێشانگاکان لە هەر لە سنەدامانیا بوو ینی لەو جۆرە پێشانگانە بوو کە خۆتان بەڕێوتان برد لە شوێنتر نەبوو داوەتان لێکە مەڵە فڵان نمایشگای هونەریمانەیە ئێمەش بن بەشداری ئێمە خۆمان هەر مستەقل خۆمان کارەکانمانجام تەڕاحی دیزاینی و دووختی وە کل کارەکانی سفر تا سەدی خۆمان بردمانە بەرەوە خۆمان نمایشگاکەمان ئێرادا زۆر چاکە لە بواری تەدریسەکە تۆمە بزانم کە هەر لە سەرەتای دەستپێکی کاریتەوە ئەو بڕیارەشتدا کە تەدریس بکەیت و تەجروبە و ئەزمموی کە خۆت بەدەستت هێنات بە خاوەن هونەرخوازیش بیت کە فێریان بکەیت چۆنایی بوو کە ویستت لە پەنای کارەکە تەدریسیش ئەنجام بی وڵات تەدریسێکی لە علاقە گەلێک یانە شخصیمە کە تامژم فوقڵادە علاقەمەس بەوە چۆن حەزەکەم چیت گەلێکە فێرەوەم چیت گەلێکە ئەچم بە شوێنە ئێرائێ بەمەوە بازم بە کەس گەلێتر هەرچەند دوای مەسەڵان 10 ساڵ تەدریس مقدار خەستان باتۆجو بە بێتۆجوی گەلێکە بە مدەڕسەکە گرگێرە لە حازە بەسە حقوقۆقیەوە فرۆخگەل خەستاوم یانە تەنها شتێک کە منی لەم زەمینان نگاهێشکە و علاقەی شخصیەسەوە شتێکە کە حەزەکەم ڕائێ بەم و توانایی کە ئەگەر هەسم
رای بم بە دوو نەفەرتی. چەند ساڵە بەردەوامی لە تەدریس و ئاموزش؟ 10 ساڵە. هەر بەردەوامی باشە. ئەمێ بزانم لە ئاموزشەکان تا سەرەتای کارەکان لەگەڵ هونەرجوەکان بە چ شێوازێکە چ جۆر جلوبەرگێک سەرەتا بەشی تەڕاحیەکەیەتی وایە ئاموزشەکە؟ وڵە بەستگی بە ترمەکان هەست هەر ترمیسە لە دانشگا لە ئاموزشکەکانەکە فقط بەڵێ تەڕاحی تەدریسەکەم وەلێ لە دانشگا خۆ دەرسگە لە مختلفێک ئەوێت وەلە خۆ ئیسە یەک دو ساڵێکە کە بیشتر لەسەر تەڕاحی کارەکەم. باشە ئەمێ سەر ئاموزشکاکان کلاسی خصوصیەکان قسەمانە بێ تەڕاحیەکانی زیاتر کە فێریان ئەکێ بە هونەرخوازەکانت تەڕاحیەکان لە چیەوە دەست پێکێ لە چ جۆر جلوبەرگێکەوە فێریانەکەی؟ ئێمە قبل لە زەوە کە قرار بێ جلوبەرگەکە ئاموزش بن ئەسڵ ئاناتۆمی ئاموزش ئاین دوایەوە کە ئەم کارەمانە کرد تەدابیری خەتی و سری چتگەل لەسەر خەت و خطوتەکان کارەکە نیژم تەدابیر خەتی بعدەوە لەسەر مۆدلێ لە باسەکان بیسی کارەکان نوعی بڕۆشەکان و جزئیاتێ لە باس کارەکەین و بعد ئەچینە سەر تەخەسوسی تر و لە نەهایەتە علاقەی خۆدی هۆنەرجوو ئایا من حەزەکەم چە بم تەڕاحی مانتۆ بم تەڕاحی لەباس عروس بم تەڕاحی لەباس کوردی بم شەروال بم کورد بم لە چ زمینێکا کارکەم تەڕاح بم بۆ خانمەکان یا بۆ ئاغاکان کە من ناڵەتە خۆم بیشتر لە زمینەی خانمەکانە کارەکەم بعد دوایەوە تبقی ئەو نەزەرەکە هونەرجوو هەستی ئێمە پێشەچین. تایسە تەڕاحی جلوبەرگی پیاوانیش ئەنجامیایە فقط یەکبار دۆرەی کارشناسیم بۆ پایانامەکەم. باشە ئەمزانام چ جۆر جلوبەرگێک بوو کە دیزاینت کرد؟ من لەسەر لە باسی کوردی کۆلەن کارم کرد بەسێ تەسیرم وەد لەسەر لە باسە کوردی دۆری کارشناسیەکەمەوە بووە پایانامی کارشناسیەکەم وارشە دەکەم جلوبەرگی کوردی بوو باڵێ هەمی خانمان یاە تەنیای پیاوەکان بوو ناهەتێک دۆرەکە من لەسەرەوە تەقەکە بووم هەم خانمەکان بوون هەم ئاغاکان ئەو بۆ شێدەکەشم بازم هەردامەوە لە باسە کوردی لە ئۆستانە کورسان توانی سەبارەت بە پایان نامەکەتەوەی کە چۆن بۆم فکرێت لا دروست بوو کە جلوبەرگی کوردی هەڵبژێریت و کارەکە و پرۆژەکە چۆنایی دەست پێ کرد چۆنت پێش بێت بە چروپڕی باسی لە من علاقی شخصی خۆم بوو کە بە لەباسە کوردی هەستمەوە کە دیمیتر جۆرێکی خەریکە کەم ڕەنگەوێتەوە نامانەوە حەزم کرد بچم تاریخچەکەی هەڵگرم ئەی ئەم لەباسەکە ئێمە ئیسەها بەرمانە بە چه دلیل ئەم نوع پوششە هەست ئەم لەباس کوردیە ئەم نوع بۆڕشە ئەم دووختە و کل جزئیاتی دلیلی چۆ بووگە ئایا بە خاطر مەناتق بووگە بە خاطر ئاوەهەوا بووگە بە خاطر شرایەتی زندگی بووگە دلیلی خاصی بووگە یا نا شتێکە سەلقەی و حەزم کرد بیشتر لەسەری تاقیقکەم و ئەگەر ئایزە تەغیرێک هەست گۆڕانکاری کەس لەسەر لەباسە کوردی چۆن سری وەخگەلم دی لەباس کوردیەکە کامڵەن مۆدلەکەی ئەوەس بووگە بە شتێتر و حەزمەکە بزانم دلیل ئەم تەغیرە چەست و ئەگەر ئێمە هەر ئەمەدان بن تا چ حد مثلا ئاسی بگەنە بە لەباسە کوردیمان یانە شاید مشتاقتر بن جوانەکان فرستر بێن بەرەوەم تەرەف. باشە لە حاڵی حەزرای سفارش و داواکاری وەرئەگریت مشتریەکان؟ باڵێ باڵێ. خاچی فەریمالام چەند بەشێک لە بەرنامەکە ماژێت پێیات هەنێ جارکە سەنعەتی مد لە هەنی شوێنێک ئەتوانێت کاریگەرینە ئەرێنی دروست بکات لەسەر ژینگە چۆن ناهیە مەسەلە سپاس دەکەم کە بە چێڕۆپڕی باسی لەسەر بکەیت. خب باتەوەجو بەوە کە ئێمە دوای سەنعەتە نەف سەنعەتێ پوشاک
بیشترین مواد علاینده‌ای هست با محیط زیست و اتهم بجین جزو دومین صنعت مضرن با محیط زیست و با توجه به که جزو نیازگل اولی انسان و نتایین لبگذاریم ولی خب باروشگله که تولید تن لسری کار بکرگه خب سری مواد گلی هست یا وقت سری جنس گل که اصلا خود نفت درست زود و حتی لمراحل شستشویی انا که اما خلنا ماشین لباس شویی سری مخصوصا مثلا جنس ریون 5000 سال زمانی گرگه که پارچه تجزیه به لمراحل تجزیه یا تجزیه به اونیه که بجین ایترو مواد مضر نامنه اوید با مواد گلی علاینده لنا هوا خب ولی خب میکروپلاست گلک لحین شستشو تولیده کن که میکروپلاست گله از چنانو او و اشنا روخانه کن و دریا و بعضم حالا گرتو با خمان و با جینگا قطعا ئاسیبێ فرێکێنێ بە محیزیست باشە مێبزانم کە لە بەشی پێشووتیش ئاماژت پێدا باسێکی چکۆلەت لێکردوتت فاسفاشێنیش ئەتوانێت کاریگەری نەئەرێنی لەسەر ژینگەکەمان دروستکە ئەم لە چڕوویەکەوە توانم کاریگەری نەئەرێنیەدا بنێ فەسفەشان هەروە کە لە ناوەکەی مشخصە لە باسێکە کە زوو تۆلی دەبێ بە زووەکەی بە مەراحلە فرۆشی ولی خب فەسفەشن لە دوو زەمینە ئەسڵ کۆلەن مضرە یەکی ئەوە کە کەسگەلێکە لە بازگەلە فەسفەشن تۆلی دەکەن لەسری لە کارخانەکانە نیە برندەکانە لە مناڵگەلێک کار ئستفاداکەن یا لە ژنگەلە خۆسەرپەرستەوە بە حەقۆ زەحمەیەک فرەکە مثل مناڵگەلێک کار سری جێگەل هەست حتا بە ئەزایەوە کە شۆ لێنە بمێنەوە بخەفن یان ئەسفادە جێگە خۆیان پێیان و خوراکیان پێیان بۆ ئێزا کارەکەنەوە یا خانمگەلێکە مستەقلن یا خۆسەرپەرستن و کارەکەن و بەدەست مۆزگەلێک فرە خوارەوە و لە باسگەلێ سەرێع بە کەیفیەتی خوارەوە تۆلی دەکردی و ئەراهەدرگێتە ناو بازار ئەم لە باسگەلیژە کە تۆلی دەکردێ ئەمکانی هەست ئەمانگە مەسەن یا ئەم فەسڵە کالکشنێکە دروستەکەن و بێت بە ترند یا مۆد و بۆ مەسەڵەن فەسڵی بعد یا ساڵی بعد ئەمە زوو دمۆدە بێتەوە و منێ خەریدار یا مشتری یا منێ کە گەرەکمە بە عنوانێک مەسەڵەن فەردێکە تیپێکم بێ یا ئستایلێکم بێ بە ڕۆژ بێ ئەحساس نیازەکەم خۆ ئەمە پارەکمت بوو ئەمساڵ مۆد نییە و بازم ئەو ئەساس تەقازاکەم و نیاز بە بازاڕەکەم کە نیاز بە خەریدەکەم کە بچم بازم لە بازار خەریدکەم و لە باسی تر خەریدکەم و لە باسێک کە قەبلەن سندێکمە حتاگەر بە مقدارێک کەمیش ئستفادەم لێ کردوێتمە بەرم وەلێ تر ئەچێتەوە بازم لە چرخەی مەصرف من خارجەوێ و من خەریدێ دووبارە و هەروە تعدادێ لە باسێک کە هەست لە ناو کۆمەدمانە فرەترەوێتەوە ولی خب ئەگەر بە سوورەتێ ئەسلۆفەشن بە یا لە بازگەلێکە بە دووختێ بانە و کەفیەتێ بانە و پارچێک کە هەستری پارچەگەلس کە سازگار تەک محیزی ستابن تۆلید بن دروستە قیمەتی بانترەوەلی بە زەمانێ توولانی ترۆ و ئیترۆ تەبعیەتە ناکات لە مۆدێکە فەسفەشنەکان هەر ڕۆژێ تکراریەکەنەوە کەم هەست لە ناو بازاڕەکە بژی من وەک باقیکەینەوەم تکراری نەوێت یا شتێک جیاواز بێ خۆ خۆی سانە تا حدێ کۆمەکە بەوە کە ئێمە کەمێک لە خەریدەگەلی ئەزافە پێشگیریکەین باشە ئێوە خۆتاوەکو خاتوونێک یاوەکو کەسانی کە لەم حرفێ ئێوە ئیشەکەن بەڕێ ئێوە پێویستە چ هەنگاوێک هەڵبگیردێت چی کارایەک ئەنجام بدرێ هەتاوەکو ئەم کاریگەری ئەرێنێ لەسەر ژینگە کەمتر بێتەوە خب ئەتوانین بژین ئەسان لە ئەسلۆفەشن خەرید بکەین لە باسکەرێکە بە دقەتی فرەترە و دووختەوێ لە جنس پارچە گەلێکە سازگارن تەک محیتە زیستە تۆلیدەوەن و دەوامیان فرەترێکەوە لە فەسفەشن شتێکە مەسەڵەن مۆدام ئەوێتە مۆد یاوێتە ترند وە زوو ئەوەزەوێ ئستفادە نەکەین لە باسکەلێکە بیشترین کاربۆردیان بێت یانە من لە باسەکەی سێنم بتان تەک چەندە سرا چەندانە ئایتم ترە مەسەڵەن سەتی کەم و ئستفادەی کەم و ئەحساسی خەرید نەکەین یانە بە مەحسەوە کە منە چمە خیابان مەسەڵەن دڵمە چ لە شتێکەوە زەریفە خب زەریفە چ کارایەکی بۆ من ئەمکانس خەریدێکە مەتێمە ماڵ ئەوێنم زوو لە بەرچاومە کەفێ یا بە تیپەکەی من نای بە ئستایل من نای یا ئەو شتە مەسەڵەن بە لەباسی تر کە قەرارە مەسەڵەن تەک شەرواڵی ترا ئستفادەیەکەم تەک کۆشێترە کیفی ترەشێ بەمانەی چ کامکی نایوە من هەروە خەرید ئەحساسیم کردگۆ قابل ئستفادە نییە و یا ئەوە کە ئێمە ئەگەر بتانین بۆ خۆمان کۆمەدێک کەپسولی قەرار بین یانە ئێمە بۆ هەر فەسڵێکمان ئەژین نەهایەتەن 32
تیکە لەباسمان بێت ئەم مقدار لەباسە بتانین چەند دەست بەیەک و ستیان کەین و ئستفادەیان کەین خۆ لەناو هەر فەسڵێکە و ئێمە نیازێ نەوێت کە مثلا نەهایەتەن بچین کۆمەدێک فرە ئەن باش لەباس ئەن باش دەکەین بعضی وەختیش بازم هەرچی ئێمە تعدادێ لەباسەکانمان فرەترە بیشتر ئەو ئەحساس نیازاکەن کە هیچ چێکمان نێ بکەینە بەرمان بەو دلیلەکە لەباسەکان سیکی گومگۆڕەوەی لە بەچاومان نایوێنینەوە ولی ئەگەر کۆمەدێک کەپسولی بۆ خۆمان تشکیل بێن کە من ئەم فەسڵە ئەم تعداد لەباسمە هەست ئەمان ئاکەمە بەرم و بەیەک و ستیانەکەم باعثەوە خۆی کۆمەکات بەوە کە ئێمە ئەو ئەحساس نیاز زەمانە کەمترەوە بێتەوە کەمتر ئەحساسکەین کایسە لازمە بازم بچم خەریدکەم. لە سەردەمێک ئەژین ئێستا کە هەنە ماڵپەڕی بەناویە هەیە کە ئێستا زۆرینەی کەسانی کە لە بواری دیزایانی جلوبەرگا ئیشەکەن ئەچون ئیسفادەیان لێکن ئێستا لە ڕوویە ئیدە وەرگرتنەوەیە یاوەی کە بێت حکومیەوەی کە نەو ئاوەریەک لە تەرخ و لە ستایی تەرحەکانیانە ئەنجام من ئەمە بزانمک و خاتونێکە لەم مەجالەیە ئیشەکەی تا چەند توانوتە لە ماڵپەڕە بەناوبانگەکان بە تایبەت ئیسفادە و بەهرەیان لێ وەربگرن. خۆ قەتئان هەر کەسێک کە لە هەر زمینەیەکە خەریکە فعالیەتی کەس لازمەی کارەکەیە کە بێت فرەتر ئاگاهی لە مۆرد کارەکە بێ فرەتر بوێنێت فرەتر تماشاکە من هەمیشە بەدانشۆکانم شتەکەیژمێژم تا ئەتانن سایتگەر مختلف بوێنن لە زمینەی کاریتانە بعد برەندەکان تماشاکەن کارەکانیان بوێنن کالێکشنە فەسڵەکانیان بوێنن و کولی کارەکان بوێنن کە نەکۆپیکەین بتانین ئیدەی لێ هەڵگرین بۆ قەتئەن بۆ منیش هەرواسە من خۆشم کە لەم زمینە کارەکەم لازمەیەوەسە کە من هەر ڕۆژە تماشاکەم هەر ڕۆژە کارەکان برەندەکانیان کالێکشن گەلێک کە بۆ فەسڵەکان خەریکن تەڕاحی ئەکەن و کەتوا گەلێک کە بەرگوزارەکەن لازمە کە من حتمما تماشایان کەم بیان وێنم و کە بتانم زێنێت مەسەڵەن بزانم ئەم سەنعەتە خەریکە بەرەو کام تەرەفەچێت و بە چ سوورەت کارە کردێ و تا چه حد ئەو کاراسە نۆقات قوتی زعفی چەست و من بزانم ئەوانم بکەمە تەجروبە بۆ کاری خۆم. بزانم کە لە ڕووی کارەکەی خۆتەوە ئێستا زۆرینەی خانمەکانیان کەسانی کە دیزاینەری جلوبەرگن دێن بە پێی وەرزەکان کاڵەکشنی ئەو وەرزە ئیرائەن و تەڕاحی لەسەر ئەنجامێن شێوازی کاری تۆش بەم شێوەیە کە بە پێی هەر وەرزێکە دێت کاڵەکشنێک بۆ خۆت ئیرائە بێت و دابنیشی تەڕاحی لەسەر بکەیت. خۆ قەتئەن بۆ ئەو کارە ئێمە لازمە ئەوڵان برندێکمان سەبت بێت و جۆرێک بگەین بۆ مەرحەلەکە ئێمە لە جێگەلەکە بتانین کالێکشن مەسەڵەن بژین ساڵانەمان مانگانە یا فەسڵیمان خەریکین ئێرائین ئەوەندوارم کە بگەین بۆ جێگە من فعلەن نەگەیگم بۆ مەقتەعەوە بۆ سوورەتە کارم نەکردکە لە بەحسێ تەڕاحیە ئێمە ئەمە ئامۆزشەکەمانەست کە بە چ سوورەت کالێکشن سازی بکرێت و بعد کەسێ ئەگەگەرێکی بعدەن برەندێ خۆی سەبتکە بە چ سوورەت کارگە وەلێ ئایسە بۆ خۆم کە بێژم کارێ من گەیگەسەوە مەرحەلە نا ینی تایسی چۆن زمانێ فرێگەسن ڕێگەی فرەم هەستا بکەین بۆ مەرحەلە باش ینی چەندکت بۆ هەڵ نەگرتو کە بتەوێت بەرەندێکی خۆتێ بەرەندی خۆت بەسەر بۆ چنە ئێمە قەبلەن هەر بەناو پیلەک فعالیەتێکمان بووە لە خۆب ئەوە کە بژم سەبتە نایی بووگەننا و کەمێک فاصلە کەفکەسە بینی وەلێ بازم خەستم هەست کە ئەدام بزرگێت.
فەریمان لە مەجای کاریەوە یەکێ لەو شتانی کە هونەرمەندەکانی سگلەی لەکەن لەسەر کۆپیکردنی چرحەکانیانە لە ڕووی بازارکاریانەوەیە بزانم چ شتێکێتی کە بۆتە دەغدغەیەک بۆ تۆکو هونەرمەندێک لەم جایگای خۆتا گلەیت لێ و هەستێکی کە بۆ تۆ هۆکاریەوەی کە ئەو شتانی کە خۆتانەتانەوەی پێی نەگەن یا پلانانە و بەرنامانی کە بۆ داهاتووتان داتانناوە هەنی هۆکار و سەبە بەستێ لەنێو بازاری کارەکەتانە لە ڕووی کۆپیکردنی چرحەکانتانە ئەبێتە سبەبی ئەوەی ئەو شتانی کە ئەتانەوێ پێی نەگەن. خب قبلان ئەمە جێگێکمانەوە کە ئەگەر کەسێت تەرحێکی بێ مەخسن لە سەنعەتی پوشاکە بێت تەرحەکی خۆی سەبت کاوە بەناو خۆی و ئەو کارە بێتە ناو بازار وەلی خۆ ئیسا کەسێک هەگەرێکی بێت تەرحێکی بێەوە بەناو خۆی و سەب بێ لە سایتە شیما ئەتانە بچە لێنە تەرحەکەی بنێرێ بۆ جێگەوە داوەری وێەوە لە نەهایتا لێنە سەبتەوێت و خۆشببختانەی شتێک بووگە کەیسە ئاهمیەتی پێدریاگەوە بالاخره تەراح لە بازەکان کە بۆ مۆدلێکە تەراحیەکان زەحمەتیان نەکێشە لە دەغدغەیان کەمە بووگەسەوە. باشە حالێن لە ئێستاە هەر بەردەوامی لەسەر تەراحی جلوبەرگەکانت لەسەر دیزاین یان هەر بەس ئێستا ئامۆزش هەیەی تەواو؟ بەڵێ دروستە فاصلەیەکم لێ گرت مڕەخەسیکم لێ گرت وەلە مەقتەعی وەلە خۆ بازم خەریکەم ئەچمە سەر کارەکەی خۆمە بە سوورەتێ ئەو علاوە بەر تەدریسەکە لە کناریە کارە دیزاین و تەراحی لەباس ئەنجام بدەم. زۆر چاکە. منیسە بێنە سەرمە گفتو گۆمان لەسەری هەبێت لەم ڕێگایکە هەڵە بژاردو بەتابەت لە سەرتا دەستپێکی کارەکانتەوە هەتاکو و ئێستێ کێ بە بەردەوامی وەکو بنە ماڵەت وەکو خانەوادەت هاوسەرت چواردەورت پاڵپشت و هاندەری کارەکانت بوون؟ وەڵا خۆب قەتعەن خانەوادەی خۆم دایکم بابام خانەوادەم خۆشکەکانم براکەم ئەوان کە هەر لە پشتم بوون تا مۆجارات بووم و حمایەتیان نەکرد لێم دوایژە کە ئەزواجم کردگە هاوسەرم واقعاً فرە بە جدیەت وەفرە حەز بە کارەکەمەکەن علاقەیان نازوە هەمیشە هاندەرم بووگن لەم زەمینە. زۆر چاکە. ئەو کاتێک کە ئەم قسەت لەگەڵ ماڵەوەت ئەم قسەت لەگەڵ ماڵەوە کرد کەوتت ئەمەوێت لەم زمینی لە هونەریا کە من فعالیتم هەبێت و کار ئەنجام بێن ریاکشنی ماڵەوە چۆن و چۆن یارمەتیان دای سەرەتا چۆن ڕێگاکەیان بۆ باس کردی؟ خۆب ئەوان کەواخان تەشویقمیان کرد بەم کارە و حمایەتیان کردەوە کە ئەیا نیازی هەست بە ئێمە چ کارگەرەکەین و لە کنارمان مەرحەلە بە مەرحەلە کارەکانم نەزەریان مەپرسی و ئەوانیش بەشدار بوون بۆ هاوفکری لە کنارما بۆ کارەکان. لە خانەوادە خۆدا هیچ کەسێکی ترێ بێژگە لە تۆ کارەی هونەری ئەنجام بە؟ من کۆڵەن خۆشکەکان ماشەڵڵا گیان دەست بە هۆنەرن وەلە خۆب هەر کامێکیان بە جۆرێوە لە زەمینەگە لێ مختلفە. باشەمێ ئێستا قسەیەک ئەەکەم ئەمە بزانام ڕای جەنابت وەربگرم لەسەر قسەکەم لە سەردەمێکای نێستێ ئافرەتەکان توانین یان نسبەت بە پێشووتر لە زۆرێک لە مەجالەکان بەتایبەت مەجالە هونەریەکان وەرزشیەکان زۆرینەی مەجالەکانی تر ئایسە توانیە سەرکەوتن لە دوای سەرکەوتن بۆ خان بەدەست بێن و ڕێگەی خۆیان کراوەتر بکەن. هەستێکی ئەم گۆڕانکاری کە ئێستا لە دروست بۆ نسبەت بە پێشووتر چونکە سەردەمی پێشووتر وا بکە کاتی ئەگەر دایک ئایسکا برایان باوکیان یان هاوسەریان کە پێیان وت فڵان کار ئیزن نیەت و ئەنجامی بی حاضر بوون کەوەی کە لە هەموو ئاوات و خۆزگی خۆیانیان وەلا ئەنا وتر هیچ هەنگاو هەوڵێکی کەیان بۆ نانە. هەستێکی ئافرەتەکان کە توانی یانە لە کۆمەڵگەمانە لە سەردەمی سیکە ئەو شتانی کە خۆیان حەز دەکەن سەر بکەون هۆکاری ئەم گۆڕانکاری تۆ لە چیایی بینی لە ئافرەتەکان؟ خب بە نظر منەوە نوعی تەبعیزی جنسیەتی بووگەیسە لە گوزەشتا بووگە کە و هەمچنانیش بەردەوامە کە واقعاً لەسەریشی ئاگاسازی بکردێت چۆن ژنیش هەروەکو پیاگە صاحب فکر و عەقڵ و شعور و گیانێکە من فکر ناکەم نیازی بەوە بێت کە ئایا ئەگەر خانمێ 30 ساڵی واقعی 30 ساڵە بۆ چۆ ئاغا تەشخیصە ڕێگە دروستەکەی خۆی چەست و حەزەکەی چەسوە بەشۆن حەزەکەیاچێ وەلی خانمێک کرد بۆ تەمەنا بۆ حەز و ئاواتە بۆ چۆن نەتانە بچێ بە شۆنیە مەگەر دەلیلی چەست بیر و باوەڕی هەڵی ناو کۆمەلگاکە و خانەوادەکانە کە ئەڵێن ئافرەت نابێت لە مەجای هونەریە دەربکێت و چای خۆی دەربخە یان کارەکەی ئەڵێ بۆن تێکەڵای پیاوەکانە حەقی نییە مافیەوەی نییە کە بچێت لەگەڵ پیاوەکانە کار بکە. خب من ئەرزم کرد لە خەمەتانەکە ئەو نگاهی جنسیەتەسا وەگەرنا ئەگەر نگاهی جنسیەتیمان لەسەر ئەم چتگە لاوەن قەتەن گشتکەمانە حەل لەبێت و لازمە مەسەڵەن براکان و باوکەکانیش بازم هەرو دیدگانە بێ کە ژن نیازی نیە هەمیشە چواردە سوپا هۆش و پێوە بێ حمایەتی لێکەی ئەویش وەک ئینسانێک مستەقلەتانی هۆشی بەخۆی و بێ کارەکان خۆی بووە بە ئاواتەکان و ئارزوەکانن کە هەسی بگەیت و فعالیەتی بێت
وبها بەپای پیاگیش وەمە ئەسڵ ئەساسەکەمم تەبعیض جنسیەتی علاوە بەرەوە بە ژنەکە زڵمەکان ناتوانێت بگەی بە هەدەفەکانی بە هونەرەکانی بە عەلاقەمەندیەکانی ئەزڵ بە خودی پیاگیش خەریکە زڵمە کردی من هەمیشەیژم تەبعیض جنسیەتی هەرەوەنە کە بە ژنەکان ئاسی بەگەنی بە پیاکانیش ئاسی بەگەنێت. خاتی فەرمان بەمە بزانم لەو کاتێک کە دەستت پێکردە ستارتی کارەکەت بووە تاکوونی ئێستا ئەو کارانە و فعالیتانی و چالاکیانی کە تا ئێستا ئەنجامدا هەتاکوونی ئێستا کارەکانی خۆتە تا مەرحەلەکە هێناوتە لە عەمەل کردی خۆت ڕازی بوویت؟ قەتعەن ڕازی بووم وە لە فرۆوەخکە ئیشم کاش دەهەیەک دێرترە هاتمە دنیا مطمئنە فرەتر موفقەوە چۆن لە زەمانێکە ئیشم ئێمە شروعمان بەم کارکردیا من لەم زەمینە ڕشتەی تەحسیلی کە انتخاب کرد جامعە و محیطی ئەتراف دیدگایان فرە زایف بوو نسبەت بەم ڕشتە ئاگاهی حتا کتێوێکنەوەی من لەم زەمینە بخوێن واقعا کتێوێکە بێژم لەمەوە ڕشتەکەمانە قسەکە شاید من ترمی دوان لە دانشگاهیژم چۆیش نەژم کاردانی کارشناسیەکەم ئۆستادێکمان هات لەسەر مۆزوع ڕشتەکەمان قسەکە بۆ من تازە زانیم ڕشتەکەی من چێست واقعا هێشتا شناختێک وانەوە ئێمە ئاگاهێکیش لە مەدرسە لە دانشگا وان نادریا بە ئێمەکە ئەم ڕشتانە انتخاب کردە چ کارگەرێکتان بکەن و ئەو دیدە بوو لە ناو جامعە کە ئێمە خەیاتێکی نەژم من ئەرزش قالم بۆ خەیاتی ئەوە هونەرێکە و تواناییکە وەرێ خۆ فقط لەو حەدا نییە ئەسان بەحسەکە فرق گوستەدەتر لە مەسەسان سەنعەتی پوشاک فرق گۆرەترە یانە نسبەت بە شاید شغل گەلێتر بێژم و منەژم هەمیشە شتێکە لە کلاس بە دانشەکانژم هەر واحدی دەرسی کە لەم ڕشتەی گوزارن هەر واحدێکی ئەتانە شغلێک بێت مثلا ڕەنگشناسی ئەگەر کەسێک تەخەسوسێکی بێتانێم خودێم ڕەنگشناسی شغلێک بێ لایەندا و تەڕاحی هەروە مۆدل سازی ئولگو سازی دوخت هەر کەسێتانێ لە هەر واحدێکی حرفەی پێ کارکە مەهارەت پێیاکە بۆ بێتە شغڵێ بۆ خۆی باشواگە بگەیتەوە سەردەمی پێشووتر دیسان هەمان شەڵە بژێری تۆ کەیسە لەسەری بەردەوام بە حەزێ فرەترێکە باشە زۆر چاکەمێکە کۆتا پرسیارم لێت بێت ئەمە بێکە لە جەنابەت 5 ساڵی تر لە جاهاتوت خۆت لەکوێ یابینی هەستەگی لە ڕووی کارەکان تۆ کارەکانت تا چ مەرحەلە و ئاستێک بردووە؟ وەڵا خۆ من بەرنامەگەلی ترم هەست بۆ ئایندەمەوە کە بازم هەرۆ کارگای کە قبلەن بوومە مۆدەتێکیشم مەرخەسیم گرگە شڕ بە کارکەمەوە فعالیەتەکانم گۆستەدەرترەوە بێتەوە وایەکە ئینشاءڵڵا کە ڕێگات کراوە بێ نمونە زیابێ هەر هیوای سەرکەوتنت بۆ خوازم سپاس دەکەم ئەمڕۆ میوانداریە مەسقبول کرد دەستخۆش زۆر سپاس دەکەم بینەرانی عزیز و خۆشەویستم گەشتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆژ سپاسدانەکەم تاکوونێ کۆتاییەم بەرنامەمان هەر بە دیاری شاشۆ بەرنامەی مۆدانیشتن هەتا خۆ ئامادەکردنی بەرنمەیەکی کە لەگەڵ هاوکارانم هەرەموتان بەخوای گەورە سپێرم ئاگاتان لە خۆتان و باشیەکانتان بێت.